بەناوی خوای بخشندە و میێرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئەسمانی پەیام لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامی ڕازی تەمەن و لەگەڵ بەڕێز مامۆستا سەید غەفور وتارخوێنی خانەقای بیارە پێتان شادەبم. مامۆستا سەید غەفور خاوەنی کۆمەڵێک چیرۆک و بەسەراتی گرنگە لە دەڤەری هەڵەبجە و هەورامان و شارە زووردا. فەرموون با پێکەوە لە بەرنامەی ڕازی تەمەن گوێبیستی ڕازەکانی تەمەنی بین. مامۆستاگیان سوپاس دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. پێم خۆشە سەرەتا خۆتمان بۆ بناسێنی و باسێکی ئەم شوێنەمان بۆ بکەیت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وآله وأصحابه أجمعين. سەرەتای ئەمە بە سوپاسی خوا بکەین کە لە شوێنێکا لە دایک بووین بەبێ زۆری کەس توانیمانە ڕووکەینە مزگەوت. بەبێ زۆری کەس حەزمان کردووە لەگەڵ ئاین نابین. ئەم شوێنەیش بە تایبەتی کە من تیا لە دایک بووم عەبابەیلێ من خۆم ناوم غەفوورە باوکم ناوی شێخ ئاحمەوە لەم دیا لە دایک بووین ئەم ئاواییە ئەو کاتە نزیکی 300-400 ماڵ بەعزێک گەڵێن 500 ماڵ بووە. اینجا ئەم شوێنە هەر لە ئەوڵۆ مزگەوتی تیا بووە. مامۆسای باشی تیا بووە، مامۆسای قابلەتدار و مدەڕیس و خواناس و ئەهلی تەقوا. مامۆستا مەلا حەمە سەعید تیا بووە، مامۆستا مەلا عەبدوڵای شێقاری تیا بووە، مامۆستا مەلا مشێخ بابە ڕەسووڵی بێغەنی تیا بووە. لە دوای ئەوەی هەتا هاتووە لە عەسری منە مامۆستا مەلا ساڵحی بامۆیکی تیا بووە کە من زۆر ئیستیفادەم لە عیلم و لە ڕەوشتی ئەو ئەکرد بەڕاستی. ئینجا کە ئێمە لێرە پەروەردەبووین هەر لە ئەوەڵۆ بەبێ ئەوە کەس بزانێ هەر لە خۆمەوە لە تەمەنی 6 ساڵیە ڕۆشتم بۆ مەکتەب وەختی هاتمەوە لە مەکتەب کتێبم پێ بوو. دایکم وتی ئەوە چێوە کتێبانە وتم وەڵا چوون بۆ مەکتەب خۆم نووسیەوە کتێبم وەرگرتووە. ئیتر لە خوێندنی ئەو کاتە بەردەوام بووین هەتا ئەوکو شەشم لێرە تەواو کرد، شەشی سەرەتایی. خوێندنی ئەو کاتە زۆر خۆش بوو. مامۆستاکان هەتا مامۆستا شێخ ئاحمەیەکی تیا بوو، شێخ ئاحمەی شێ مەحموو ئەو مامۆستا بوو. شێخ عارفی کوڕی ئەو مامۆسای مەکتەبەکە بوو. یعنی تەربیەت و تعلیمێکی زۆر باشی تیا بوو، وەکو ئیسە نەبوو ئاوا تۆزێ خەڵک شەرم نەکا لە مامۆستا ئەو جۆرە شتانە. ئینجایتر لە دوای شەشی سەرەتایی ڕۆیشتمە هەڵەبجە. مامۆستا پێشەوەی بڕۆینە هەڵەبجە باسێکی یادگاریەکانی تەمەنی مناڵی تۆ تەڤەن تەمەنی مناڵی خۆی بۆ خۆی تاموچێژی هەیە بۆ ئێستا کە ئینسان بیری بێ. شتێک وەگەر بیر ما بێ ماڵتان کە لێرە بووە، ماڵی باوکو لێرە بووە؟ وەڵای ماڵی باوکم کە لێرە بووە ئەمە ئێمە شوێنە هی ئێمەیە لێرە بووین تقریبەن ئەمە سەرخان بوو، ژێرەکەی جێگەی ئاڵفی وڵاق بوو، لەولاترۆ هۆدەیەکمان بوو هی هێسر بوو، لەولا هۆدەیەکمان بوو هی بزن و ئەو شتانە بوو. ئیمجایتر لەو کاتا زەعیم سەدیق هەدایەنێ بەر تۆ ماڵەکەی ئێمە گڕی تێچوو سوتا ئەو کەلوپەر و شتانەمان سوتا. بەڵام ئەوەی کە من پێش ئەوەی ئەوەمان بەسەرابێ لێرە شوێنی خۆشی تایە ئێرە مەسەلا ئەوە پێڵێن شەخسی معنایەوە هەر لەوێ کە قەبرستانی عەبابەیلەی تایە لە دەوری ئەو ئەبی عوبەیدە. ئیتر لەوێ شوێنی تیا بوو ئێمە ئەچوین بۆ ئەوێ ئەچوین بۆی لێرە قەتارەتوانیان پێ ئەو دەهاتین ئەمە قەتارەتەوەکانی سێش هەر دیارە لێەوە ئەوە شوێنی یاریکردمان ئەو شوێنانە بوو. لەگەڵ مامۆستاکانە مەسەلایان بردین بۆ سەیران پێمان خۆش بوو. ئیتر هەروەکو تەلەبەیتر چۆن مەسەلا لەگەڵ مامۆستا ئێمە شوا پێمان خۆش بوو ڕەفتارمانە کرد. مامۆستا لە ڕووی خوێندنەوە بڵێین خواستی مناڵ بۆ خوێندن ئەو کاتە زیاتر بوو یا ئێستا ئەم هەموو تەکنۆلۆژیا و پێداویستیانەی کە قوتابی بەکارهێنێ لە بەردەسا هەیە؟ خۆی ڕاستەوێ ئیسە خوێندن ئاسان بووە. ئەگەر کەسێ بیەوێ یعنی ئیسفادە لە خوێندن بکە وەکو ئێمە نەبوو. ئێستا ئێمە لەم عەبابەیلیا کە مامۆستا مەلا ساڵح هاتە عەبابەیلێ ئەو کاتە ئێمە چەند فەقێ لە خزمەتیا بوو، منیش پەیوەندیم پێوە کردن. ئیترەوەنە کتێب نەبوو، یعنی بە تەکلیف بەیەکێکتەوت ئەو عەوامیلم بەرێ لەبەری ئەنووسمە و بۆتە هێنم و ئێمجا وەختێکە شەو سەعیمانە کرد
دیوارکۆ بوو دیوارکۆ چرای دیوارکۆیان پێوت اینجا لای سەری دیوارکۆکەمان نەئەسڕی بۆ ئەوە هەر هینەکەی پێوە بێ ڕەشایی دووکەڵەکەی لە بنیوە بە شەوقەکە با لە کتێبەکە ڕەشایەکەیش نییە لە شەوقەکە با لە چاو ینی وەکو جۆرە لەم گوڵەپانەی ئێستا بناو تەرتیبەکە ینی ئاوا سەعیمانە کرد ینی ئێمە تالب بووین بۆ کە سەعی بکەین من مامۆسایەکی تیا بوو فەقەیەکی تیا بوو وەختێک من ئەچووم گوێمەگر لە حوجرەکە تەماشاکەم ئەم مامۆسا یەک دەنگە دەنگ و هەرایە و بەڵێ و تێگەیت و ئاوا و ئاوە کە چووم تەماشاکەم هەر خۆیەتی تو ئەمە چی ئەم دەنگە دەنگەوتی وەڵا ئەوە سەرینێکم داناوە کردومە بە فەقێ و قسەی بۆ کەم و کە ئەنەه ئەوە جواب مەغاتۆ بۆ ئەوە شتەکە جوان لەبەریکەم ئەو سەعادەت هەروە بوو کە شت ئەخوێنرا خەڵک حیفزیە کرد لە بەریە کرد ئەیان چونکە وەسیەتی پێشۆکانی عەلەیکم بحیفزی المتونی یعنی مەتنەکانیان لەبەرە کرد اینجا دوای ئەوەی تر شەش تەواو بوو سەرەتایی تەواو بوو تەمان ئەم شوێنەیەش ینی قەدری ئەوە وا لە ئەوە چەند پیاوە چاکانێکە تیا بووە بە تایبەتی ئەوانەی خۆشێتەوە سەر ئەسڵی ئێمە چێتۆ سەر شێخ عیسای بەرزنجە بە چەند پشتێکێتە سەر ئیمام موسای کاظم اینجا تر ئیمام جعفەری صادق و سەر حەزەتی حسەین و ئەمانە تەمانەوە هەر پیرۆزیەکی هەنات یار ڕویانەکەی بێتە هەر شوێنەی کورد ئەوەنە موسڵمان بووە زۆر ڕێزیان لێگرتوون ئەوانیش بە گوێرەی توانە ئیرشادی خەڵقیان کردووە ئیرشادی دینیان کردووە بە تایبەتی تر ئەهلی هینیش بوون کەرامات و ئەوانە بوون جا لەبەرەوە ئەم ڕێزێکی تایبەتی هەیە لەم شوێنە من پێم خۆشەکە الحەمدولillah لەم شوێنە تعریفی ماسەرە بەعزێ کەسێ بکەم بۆکۆوانە کە خزمەتیان ئەکرد خزمەتیان بە فەقەیە کرد خزمەتیان بنانی فەقێ ئەوسا بەهین بوو خەڵق عیبی لە نییە هاو چونکە ئەیانوو ئین الملائکة لتضع أجنحتها رضا لطالب العلم رضا بها يطلب يعني ملائكة باڵداخا بۆ کەسێکە بێوێ علم بخوێنێ ئیتر ئەمانە لەو ڕوانگەوە هەر کەسێ فەقێ بوایە خەڵک ئاوا بە شانازیوە مەسەلا خزمەتێکە ڕێزی لێ ئەگرت و ئەوانە خەڵکەکەیش عیبی لێ نەیە هاو چونکە ئەیزانی ئەو شەخسەکە نانەکەی ئەغاتێ هینی وەکو بەڵێ منەتی بەسەرا ناکە مەمنون و نانەکەی لێ وەربگیرێ لەبەرەوەی تر فەقێ ئەگەڕیان لێوە ئەهاتن بەرەو ژوور مەسەلا بۆ ماڵی شێخ ڕەوف و شێخ کەمال و اینجا خواردتر حاجی عەبدوڵڵا و خواردتر ماڵی شێخ ئەوڕەحمان و خواردتر ماڵی شێخ ئیبراهیم و چەند ماڵێکی تر ئیتر فەقێ ئەڕۆی هەر بە مناوەڕاستی ئاوایە هات ئەم چێشتێکرد بە سەردەسەوە هیچ عیبیشی لێ نەیە هاو اینجا فەقێش ئێواران هەموو ماڵەکانە گەڕیا نانی فەقێ هەموو کەسی یەک نانیەدایە ئیتر ئەیان هێناوە بۆ حوجرە و ئەیان خوارد و بە سەربەرزی و هیچ پێشیان ناخۆش نەبوو پێشیان خۆش بوو خەڵکەکەیش پێی خۆش بوو لەبەرەوە بە خزمەتی ئەزانی ئەیزانی ئەڵێ کاتی خۆی کە ئیمامی غەزالی و ئیمام ئەحمەد کە مناڵ بوون کە باوکیان مردووە بەعزێ پارەشتیان بووە لای مامەیەکیان بوونی تر کە پارەکە تەواو بوو توێتی وەڵی چار نییە ئەمە بگە بیان خێنە بەر خوێندن چونکە لە حوجرا خەڵگەڵێ هەر دینەکە بمێنێ دوایی نان پەکی ناکەوێ خزمەتی فەقێ زیاتر کرا تا ماڵی خوان یانی ژیان لە فەقێتیە لای ئەهلی موسڵمان مسۆگەر بوو اینجایتر ئەبن بەو عالمانە کە ئەبن یانی تر ناوی ئەوانە جیایە مەوەسا بەسەراتێکی لەسەر ئیمامی غەزالی ئەوەی کە ئەگەڕێتەوە لە ڕێگا چەتەیە نەڕێیان هەرچی پارەشتی ئەوانی تر ئەیبەن و کتێبەکانی ئەمیش ئیتر ئەم زۆر تەکلیفیان لێکە ئاڵێکا کە بۆ خاتری خوا من پارە نییە کتێبە دانێکیان پێڵێ فێر بە لەمە لا لە زیاتیەوەی بینوسی بیخەمێش ئەڵێ ئەوە بێتە گەورەترین دەرس بۆ ئیمامی غەزالی ڕاست ماوەسایان ئێستا لە بەردەم مزگەوتی کۆنی ئابابێلیاین هەرچەند نۆژەن کراوەتەوە ئەگەر باسێکی ئەم مزگەوتە و یادگاری ئەم شوێنم بۆ بکەیت ئەم مزگەوتە هەر لە قەدیمەوە بووە هەر لە زمانی ئەو شیع حەیدەر و ئەو کەسانێک کە ئەم شوێنیانە ئاوادان کردوتەوە مزگەوتیان تیا دروست کردووە ئیتر چەند ساڵێک کە مابوو لە پەنجاکانە شێخ کەریمی ئابابێلی تازەی کردو نۆژەنی کردو
دەوامی کرد هەتاوەکو گەیوە ئەم ئاخرە کە حکوومەتی بەعس بڵێن دنیای وێران کرد ئەم مزگەوتەی ڕووخا و دووبارە ئەمە دروست بووەتەوە ئیغاسی یان نامکامیانە دروستیان کردوێت فەقیتیا بوو فەقید وەختی وا بوو دەفەقیتیا بوو کەمتری تیا بوو زیاتری تیا بوو مامۆستا مەلا ساڵحی بامۆکی باوکی مامۆستا فاتی مامۆستا محەموو لێرە بوو ئیترمش هاتمە خزمەتی دەستم کرد بە خوێندن عیبادەتمە کرد یعنی هەر ئاگای حەزم نەیەکرد بخوێنم چونکە وازم لە مەکتەب هێنابوو ئەو کە هات بۆ ئێرە بازێشت هەیە پێوتر ڕقایق ئینسان دڵی نەرمە بێ و ئەمانە زۆر باسی ئەو شتانەی کرد و بە تایبەتی باسی سوورەتی ڕەحمانی کردکەوە لە هەموو شتێک دوونەوەی تایە و ئەمانە ئیتر باسی قەبر و قیامەتیشی کردوتی ئەوە حەزەتی عوسمان کە ئەچووە سەر قەبران ئەوە نە ئەگریا ڕیشی تەڕە بوو ئێتەمی دوای هاتمە خزمەتی وتم قوربان بۆچی حەزەتی عوسمان ڕیشی بوو ئەو زەمانە کەس ڕیشی نەبوو یەک پیاو لەم عەبابەی لا ڕیشی و ناوی سەیکەریم بوو ئیتر کەس ڕیشی نەبوو بە تایبەتی گەنجەوە هەر عادەت نەبوو ئیترتم مامۆستا بۆچی حەزەتی عوسمان ڕیشی بووە وتی ئەی برا هەموو پیاغەمبەران ڕیشیان بووە هەموو خەلیفەکان ڕیشیان بووە هەموو عولەما ڕیشیان بووە ئەوە منیش سە مەکینەی لێدەم خۆ نابێ بیتاشی و ئەمانە دەیوتم شەروێتم من قەت ڕیش نەتاشم هەر نیشم تاشی بوو یان نەگەی بۆ مە کە ڕیش بتاشم ئیتر لە دوای ئەو ڕیشم نەتاشی ئیتر دەستم کرد بە عیبادەتکردن یعنی شەو نوێژ و بە تەنیا لە مزگەوتا و یاعتیکاف و یادی مردن و دارەمەیت و ئەموو خۆ من هەناسەیەکە دەرچێ و تنوەری قیامەتە ئیتر لە دوایە مامۆستا فەرمووی برا ئەم عیبادەتە هەر نەفعی بۆ خۆت هەیە بەڵام ئەگەر بخوێنی نەفعی عامی هەیە و کاتە خەڵکیش ئیسفادە و لێەکە خوێنی ئاینی بڵێ ئیتر من مەکتەبم واز لێهێنا تا سێ متەوەستە ڕۆیشتم لە هەڵەبجە ئیتر وازم لێهێنا هەر بۆ قیامەت وازم لێهێنا ئیتر لە دوایە کە ئەو تەشجیعی کردم بۆ خوێندن لە خزمەتی دەستم کرد بە خوێندن کتێبیش نەبوو وەکو ئیسە عواملی جۆرجانیم ئەوەرزا لە خزمەتی خوێن لە خەڵک داوام کرد بوو لە بەری بینوسمەوە لە دوایە دەرسی کافیەی پێوتم ئەوە لە نەحوە ئیتر هەر چەند شتێکم خوێن بوو حتا ئەو کتابە من عوملە سەرف و ئەوانە ئیتر هاتن بە دوای فەقیەکە مامۆستا بۆیان بنێرێ بۆ ڕێشاو بۆ مەلای ڕەمەزانەتی ساڵی چەند ماسە ئەگەر لە بیرم نییە ئەو شتانم نەنووسی ئەو مەخراپە ئەو مەخراپەکە شت نانووسم کتێبێکم نووسەندە بوو جارێکیان لە بەغا نووسی و ئیشتەرێت وهذا الكتاب يوم الاثنين يوم الاثنين سدوشە وەڵا ئیتر قوربان ناردمی بۆ مەلایەتی ڕەمەزان مەلایەتی ڕەمەزان لە ڕێشاو ئەو ساڵی تر لە مانگی ڕەمەزان ئیتر تەراویحم بۆ کردن کتێبی تاج الئوسوڵی شمسەن بوو لە حەدیسە ئەوەم پێ بوو ئیتر ئەوە مەزانی چونکە ماوەیە لەوێ خوێندبووم هەر لە ئیبتیدایە ئەوسا عەرەبی تیا بوو تا سێ سانەویش ئیتر ئەوە باش و عەرەبیەکەم ئەزانی ئیتر لە دوایەوە کە هاتمەوە لە خزمەتیا خوێندم ماوەیەک دوایی ئیتر بەسەر هات وای لێکردین چوینە هەڵەبجە ئیتر لە هەڵەبجە چوومە خزمەتی مامۆستا مەلا ساڵحی گەورە لە خزمەتی ئەویشا دەستم کرد بە خوێندن ماوەیەک ئیتر مامۆستا زۆر پیاوێکی ساڵح و قسە خۆش و ئەهلی تەقوا و ئەمانە بوو لە پاش ئەوە ئینجا چوومە مەعادی ئیسلامی دیراساتی ئیسلامی مامۆستا مەلا عەلی خوا دەرەجە عەلی کاهێنای ئەو مەدرسەیانە کردووە لەوێ بەڵام ئەوێ کێ دەرسی تیا ئەوتۆ ئەو کاتە مامۆستا مەلا عوسمان ئەمە ئوسوڵی تیا ئەوتۆ مامۆستا مەلا عەلی خۆی دەرسێکی هەبوو مامۆستا مەلا عومەر دەرسێکی هەبوو مامۆستا شێخ عەلی موفتی دەرسی هەبوو مامۆستا شێخ نورەدین دەرسی تیا ئەوتۆ مامۆستا مەلا نەجمەدین سەی نەجمەدین دەرسی تیا ئەوتۆ اینجا مامۆستای تری و کە بڵێن ئەکادیمی بڵێنەوەکو عەرەبی و یا ریاضیات و ئینگلیزی و ئەو جۆرەشتانە مامۆستا فەرهاد و مامۆستا مەلا عومەر ڕێشاوی و ئەمسالی ئەمانە دەرسیانەوتوە یعنی ئینسان لە خۆی مشتاقی ئەو مەجلیسە و ئەوە نەخۆش بوو بەڵام ئیتر لە دوای ئەوە کە شەشمان تەوا کردی ئیمتیحانماندا ئیتر من ئەمری عەسکەریم هات کە بچم بۆ عەسکەری وەڵا ئیتر لە ترسی عەسکەری و چوومە ئەو مەعهەدە ئیتر لە دوای ئەوەش چوومە خزمەتی مامۆستا مەلا ساڵح بۆ خوێندن چونکە هەر خوێندنی مەعهەد کیفایەت نییە بۆ ئینسان یا دیراساتی ئیسلامی چونکە تۆ لەسەر مەنهەجە ڕۆی مەنهەجەکەی کتابەکە تەواو ناکەی سەری ساڵی ئیمتیحانەکەی کتێبەکە و بە تەواو نابی یان یەکێتی ێگا یەکێتیە ناگا بەجێ ئەو هێڵن ئەوە هەر ئیسفادەی نییە
اینجا لە دوای ئەوەی تر من دەست بڕۆ خوێندن بە تایبەتی لە خزمە مامۆستا شێخالی موفتیە مامۆسایەکی هەر لە هەڵەبجە مامۆسایەکی زۆر مامۆسا بوو ینی بەڕاستی ئینسانی باشتی ئەگەیان لە خزمەتی ئەوە خوێندومە لە خزمەتی مامۆستا عوسمانە ئوسوڵم خوێن فەناری کتێبێکە لە مەنتیقا خوێندم اینجا لە دوای لای مامۆستا شێخ محەممەدی شێخ ڕەسوڵ ئەم خوێند لای مامۆستا سەید نەجمەدین ئەم خوێند اینجا لە دوای ئەوە لە خزمەتی مامۆستا مەلا حەمینی بیارەوە لوبول ئوسوڵم خوێن حتا کتێبی ئاداب هەر بە خەد نووسیم و خوێندم لەبەر ئەوە ئینسان عیلم ئینسان تێری لێ ناخوا هەتا بیشڕۆی هەتا بەردەوامبی هێشتا هەرکەمە هەتا بخوێنی اینجا وازانتە هێشتا ماوتە ئەوڵتە لە خزم ئەم مامۆسانە خوێندم ئەو مامۆسانە کە حەزەکەم ناوی هەمویان بێنم بەڵامی ئەگەر لە بیرم چوو بێ وازانم هەر تقریبا کەمێکیان لە بیر چوو مامۆستا یەکەم ئیجازەی مەلایەتی کەوە ئیجازەی مەلایەتی کە ئەیرەم تەواو کرد لە دوای ئەوە مامۆستا مەلا عوسمان وتی باشە بۆ ناچیتە پریس وتم وەڵاهی قوربان مەلایەتیم بۆ ناکرێ ئیسە و وتی دەی ئەی بەکراوە هاتوون داوای مامۆسایەکە گەن مزگەوتێکیان کردوتەوە وتم دەی باشە من پرسێکی شێخی شەکەم مرشید و مامۆسامە ئەو پرسێکی پێ ئەەکەم وتی وەڵام من پێم خۆشە و اینجا کە پرسیشم بە شێخ کرد شێخ فەرمووی باشە و مبارەکە و ئەسڵی دین و فەرعی دین و ئەمانیان بۆ باسکە و ئینشاڵڵا و باشی لێ دەرەچی ئیتر چوومە بەکراوە چوون بەکراوە لەوێ ئیتر هەر ئەو ڕۆژە کە بچین بۆ ئەوێ هەر ئەو ڕۆژەوتیان مێزەرە نەبوو با مێزەرەکە بەسین بەسەرتو ئیتر مێزەرەکەیش خۆمانە بە مێزەرەکە نابی بە عالم شێخ عەزیزی بیشری ئەچێتە بازار بە مێزەرەوە ئیتر پیاوێکی لادێی پێگاڵێت خۆ مامۆستا ئەم نامەم بۆ بخوێنەرۆ ئەویش حەچی سیرێکە بۆی ناخوێندێتەوە ئەڵێ برا بەخوا بۆم ناخوێندێتەوە ئەڵێ ئەی ئەم مێزەرە چیە بەسەرتەوە ئەڵێ دەی برا مێزەرەکە دائکەنێ ئیکاتە سەری ئەو ئەڵێ دەی براتۆ بخوێنەرەوە ینی خۆ بە مێزەرەکە نییە بەڵام مێزەرەکە ئیتر واو لی ئەکا لە زۆر شت بوو پارێزی زۆر شوێن هەیە کە خاوەنی ئەم مێزەرە خۆی لێ پاراستووە ئەو شوێنانە کە نالایەقن بەتایبەتی لەگەڵ ئادابی دین و ئەخلاق و ڕۆشتی دینیان ڕێک ناکەون ئینسان وا لێ ئەکا کە ئینسان ئیتر دوورە پەرێز بێت لەو شتانە کە بێشەرعین یا خلافی شەرعن یا خلافی ئادابی ئیسلامین لەبەرەوە پێم خۆش بوو ئینجاریتر لە دوایە لە هەفتاوشەش بوو ئەوەیانم لە بیرە کە چوین بۆ هەولێر لەوێ ئیمتیحانێکماندا و ئیتر لەوێ ئەو کاتەوە معاشی حکوومەتم وەرگن مانگی بە 18 دینار تعین بوو ئەنا پێشتر بەڵام پێشتر کە لە بەکراوە بووم ئیتر ئەوان 40 ماڵ بوون بە هەر 40 ماڵەکەەوە ئیتر 10 دیناریان ئەدا پێم ئیتر هاچۆنێ بوو ینی قەنەعەتمان پێ کرد چونکە ئەوان زەراعەت و فەلاحەت و شتیان بوو بۆ گەنمونان و ئەوانە پەکمان نەیەکەوت هەتا جارێکیان مەحمووی کەریم هینی هاور بۆمان گەنم وتم وەری ناگرم وتی ئاخر دەی بەخوا وەری نەگری ئیتر نایدەم بە کەس تم بۆچی وتی ئەی برا تۆ چی هەیە خۆ قەیچەکە ئێمە زەکاتەکەمان لە کۆڵەکەی و با تۆش بە ڕەفاهێت بژیت جا بەکراوە زۆر پیاوی باش و یعنی بە تایبەتی هەمویان ئیسەیش ئیمتیازێکیان هەیە لەگەڵ خەڵکی ترا زۆر بە ئەدەب کە وەختی من چوم تقریبا 10-15 هەر کەوای شۆڕ و فەقیانە و جامانەیان بەسەرەوە بوو ینی بچوە یەکێکی نەشارەزا بچوە وای زەنێ ئەم ڕیزە هەمووی هەر مەلایە ماوەستا سان ئەحمە و حاجم حەمە و ئەحمێ حەمەمین و ئیتر ئەم دەریێژ ئەحمە و فڵان و ئەمانە لەوێ بوون زۆر مای دڵخۆشی بوون بۆ من بە تایبەتی مام خەلیفەیەکی تیا بوو زۆر پیاوێکی ساڵح بوو خەڵک وەکو عالمێکی بەرز ڕێزیان لێگرت و شەرمیان لێ کرد اینجا تەلەبەکانی ئەوانشی ئەمان خوێن بەیانی ئەچوومە مزگەوت هەتانی وەڕۆ لەگەڵ ئەو گەنجانی بەکراوە خەریک بوو هیچجایتر ڕۆژێکی ئەمتم برایتە ئەمێمە ئەم دینە کە ئەی خوێنین ئاگاتان لێبێ ئەمە بۆ تەواوی ژیانی بەشەریتایە ئەبێتن هەرچی لەم تعلیمات لەم دینەوە وەرنەگیرێ وەری مەگرن شتی بێگانە وەرمەگرن وەڵایەکێکیان وتی باشە مامۆستا ئەی خۆ سەلاجە و ئەو شتانە بێگانە دروستیەکە وتم بەو خوا ئەم قسە لە شوێنێک هاتووە ئەبێ ئەم قسەش کەسێ بۆی کرد ئەساسەکەی بزانم چییە ئەم قسەکەوە وتی وەڵایی شخصێک هەیە یەکێکیان وتی شخصێک هەیە ئیسا حەز ناکەم ناوی بەم چونکە ماوە و خۆش نییە هاتبوو کۆبوونەوەی پێکردبوون کۆبوونەوەی پێکردبوون کە بیان کا بە حیزبێکی عیلمانی ئیتر لە دواییە وتوی بکاکە ئەمانە ئەڵێن بە
هین ئەمە ڕۆن بە شوڕێگەی بێگاناجا خۆمەگەر نەچین بۆ سلێمانی خۆ زەڵم ئینگلیس کردوێتی پریدی زەڵم وتم ئەمە ئەمەیە وتی دەی وتیان چۆنە وتی وڵا ئەمە وعدیان پێ کردوین و ئاوا بین و لەسەر ئەم ڕێبازە بین و اینجا وتوانێ هەر کەسێ پەشیمان بێتۆ ئەبێ وەکو سەگ بووە ڕێ اینجا پەشیمانی لێوەرەگری ئیشتیقای لێوەرەگری وڵا یەک دوو ڕۆشتوتم دەی ئەگەر ئاوا ئەکەن ئیتر مێن بۆ مزگەوت ئیتر علااقەتان لەگەڵ مزگەوتان نەماوە نوێژش مەکەن مادەم ئێوە بیر و باوەڕتان ئاوا گۆڕابێ نوێژش مەکەن وڵا ئیتر بۆ سبینێ یەکەم کەسیان ئیبراهیمی حەمەدی زڵەخا وتوی وەڵام من پەشیمان و هەرچم بۆ مزگەوت و هەچی ئەوە بەڕاستە زانم توی دەیوێ پەشیمان بێت بێ وەکو سەگ وتی هەزاجە هەڵسا و بازی حەوی کرد و ڕۆی بۆ دەرەوە ئیتر وەڵا لە دوایە ئەوانیش هەر عینیشت ئیتر دەخوا بەزای وازیان لەو فکرەیشێنە پیاوێکی تر بوو مەولوی ناوبوو مەولە شوعی بوو لەگەڵ پیاوێکی تر ڕەفیقی بوو هاتبوون شەو کۆبوونەوەیان پێکردبوون کۆبوونەوەیان پێکردبوون سێ ڕۆژ لەوێ مابوونەوە شەو خۆیان دەرنەخست بوو تعلیمیان کردبوون وڵای توتی دێ براوە ئێمە سێ ڕۆژە کۆبوونەوەتان پێکەین جوابتان چییە و علی هەمەی قاوتی کاکەی جان ئەچین بۆ خزمەت سەیهانە سوورە وتی باشە ئەوە باشە والله برا سەیهانە سوورە قەت رازی نابێ وتی دێ براس سەیهانە زۆر رازی نەبێ ئەمن چۆن دینی خۆمە گۆڕم وڵای تر ماوەیەکی زۆر من لە بەکراوە بووم لەوێ مەلایەتیم کرد ئیتر هاتاوەکو ئەو ڕەوەکە هات ئێتر چوینە ئێران تر لەوە لە ئێرانیش من هەرکە چوومە ئێران هەر یەکسەر مشوری مزگەوتم خوارد چوینە ئۆردوگای هەرسین لە هەرسین یەکسەر مزگەوتمان دروست کرد باسی ئەو کەسانە ئەەکەین کە خوا خۆشی ئەوێن يحبهم ويحبونه يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم أذلة على المؤمنين أعزة على الكافرين ئاساگیان بۆ پێی جەنابتان وتاربێژی خانەقای بیارن لای خەڵکی مسلمانیش لە کوردستان کاتێک ناوی خانەقای بیارە ئەبرێ یەکسەر بە ڕەحمەت بێ شێخ عوسمانی بیارەیانەکەوێتەوە بیر ئەگەر بۆم باسکەی دەرس خوێندنی تۆ لە خزمەتی شێخ عوسمانی بیارە هەر لە بیارە بووە یا پێشتر لە دووڕوو لە خزمەتیا دەرس وانە و خوێندووە جارێکیان لە سلێمانی ئەو کاتە عارفی کوڕم لێرە ئەی خوێند بەڵام لە سلێمانی مسابقەیەکیان کرد بۆ قورئان کە وەختی ڕۆیشتەوێ وتیان مادەم تۆ لە بیارەوە هاتووی بیارەیش هەر ئینسان عیلمی بیرەکەوێتەوە نەوەڵام با چەند پرسیارێکی عیلمی و لێ بکەین ینی پێشەوە ئیمتیحانەکەی خۆی بدا وتیان هەر بیارە خۆی وا هەڵەگرێ وەکو چۆن ئینسانە لە وڵاتێکی ترۆ بێ شتێک لەوێ باو بێ ئەڵێن لێەوە هاتووە ئەمیش بیارەیش ئینسان کە ئێتە بیارە ئیتر لە چاو خەڵکە وای لێ بڵێ من هیچ نازانم چونکە بە درێژایی ئەوە 200 ساڵە ئەم شوێنە دامەزراوە بەردەوام مامۆسای تیا بوو بەردەوام دەرسی تیا خوێندراوە بەردەوام ئەم علومە شەرعیانە کە ئەساسەکەیان قورئانە دووهەمیان فەرمایشتی پێغەمبەرە سێهەمیان فقهی فی الدینە تێگەیشتن لە دین كل العلوم سوى القرآن مشغلة إلا الحديث وإلا الفقه في الدين أما فرمايش الإمام الشافعية يعني هر علمي بخواني هر سرقالية تنها قرآن نبي حديث نبي فقه في الدين نبي جعلم شوێنەکە بەردەوام خوای گەورە بەرەکەتی کیوای تێخستووە بەڵام کە باسی بیارە ئەەکەی یەکسەر ئەڵێن شێخ عومەری بیارە شێخی ضیاءالدین سەر خەلیفەی هەیە لە میسرە بە ملیۆن سۆفیان هەیە کە ئینتیمایان بە ئەم شوێنەوە هەیە جەماعەتی مامۆسای سلێمانی ڕۆیشتبوون هەولێر ئەوانە کی یەکسەر هەواڵی شێخ عومەری بیارەیان لێپرسینی وتمانە ئەوە بیارەیە و مەرکەزێکە و جێگەی عیلمە و جێگەی خوێندنە و جێی خزمەتی خەڵقە و ماوایەکە بۆ فەقیر و بۆ هەژار و بۆ نەخۆش اینجا ئەم شوێنە
مووی مبارەکی پیاغەمەری تایە صلی الله عليه وسلم کە مەشهورە بە مەحاسینی شەریف کە شێخ ئەحمە و شەمسەدین کە برای ئەمانە لە ئەستەموڵ ئەویان بە هەدیە داوەکەی ئەو مە مبارەکەیش هەر تایە. جا بەنسبەت منۆ هەر لە ئەوڵۆ کە بیستومە یعنی ئینسان هیچ شتێک بێ مامۆسا ناکرێت. مامۆسا علمی ئەم زاهیرە کە ئەخوێندێ مامۆسایە کە قورئان ئەڵێتۆ، مامۆسایە فەرموودە ئەڵێتۆ، مامۆسایە عیلم ئەڵێتۆ، علمی زاهیری نەحو و سەرف و مەنتیق و بەلاغە ئەڵێتۆ، بەڵام علمێکی تریش هەر هەیە کە وەکو حەزەتی موسا بۆ لای ئەو عەبدە ساڵحە ولی فەرمووی لیتوعەلیمەنی مما عولمتە ڕوشدە، یعنی فێرم بکەیت. اینجا ئەمیش فێرمکەی هەمووی نا بەشێک لەو عیلمە کە پێو دراوە. کام عیلمە کە پێی دراوە بەشێکم بیتێ فەرمووی سەبر ناکەی لەسەرەوە چونکە خەبەر و لێنی. ئەگەرەکو هەر فەرمووی سەبرەکەم فەرمووی دەیمادەم سەبرەکە ئەبێ هیچ پرسیارم لێ نەکەی. لا تسألني عن شيء حتى أحدث لك منه ذكرى. باشە عیلم بیخوێنی هیچ قسەیش نەکەی چۆنی بخوێنی. کەوابوو عیلمێکی تر هەیە لە بەرەکەتی ئەم عیلمەوە کە عەمەلی پێ بکەی ئەویشە دڵا پەیا ئەبی کە بێ عیلمێکی خوایی عیلمێکی لە دونی. دەی ئەو عیلمەی حەزەتی خڵدر کە ئەو عەبدە ساڵحەیە خوا لە قورئان بە عیبادینا ناوی ئەبا عەبدەن من عیبادینا یەکێ لە بەندەکانی ئێمە ئاتەیناه ڕەحمەتەن من عیندینا وعلمناه من لدنا علما. یعنی بە حەزەتی موسای وتووە فەرمووە قسە نەکەی هەرچی من ئەیکەم. ئێمە ئەمە ئینجا دەدوایە هەرچیشی کردووە چەند شتێکن هەمویان غەیبین، هەمویان باڵتنین دەرونین. ئێمجا فەرمی ئەمە لە تەرەف خواوە ئەمرن پێکراوە. کەوا بوو تۆ ئەمانەی کە تەسیسی ئەم شوێنەیان کردووە لەو عیلمەیان هەیە. ئەو عیلمە لە ئەسەری چیوە دەسەکەوێ؟ لە ئەسەری تەقواوە. ئین تەتەقوا الله یەجعل لەکم فورقانە. ئەگەر بەڕاستی ئینسان ئەهلی تەقوا بێ خوای گەورە هێزێکی ئەداتێ فەرقی بینی چاک و خراپ ڕاست و غەڵەت کوفر و ئیسلامەکە. یعنی معقولە بڵێ بەخوا ئیسلام هەر بریتە لە تەفرەقە و خۆکشتن و کینە و غەرەز و دووبەرەکی وەکو ئیسا ئەیبینین لە مزگەوتەکانە هەیە ئەدا بەلای ئینسانە مەرحەبایی ناکە، سەلام و لێ ناکە، لە پشت و نوێژ ناکە. ئەی ئەمە چییە؟ بڵێ ئیسلام وای لێ کرد نەوەڵا ئەبێ بڵێ ئەم لە غەڵەت لە ئیسلام تێگەیشتووە. ئەنا کەسێ ڕووی کردە قیبلە و شایەتیدا لا ئیلاهە ئیلا الله، بەڵام ئەی ئەم ئەڵڵا ڕەحمەتی نییە بۆ بەعزێ کەس ئاتەیناه ڕەحمەتەن من عیندینا. چوونی منیش بەنسبەت منیشۆ خۆم کە بەنسبەت حەزەتی عوسمانی بیارە گەیشتوم لە دووڕۆها وا ئەزانمە شەخصێکی ترم نەبینی وە خۆم لە نمونەی ئەو بێ لە وێنەی ئەو بێ ئەوە مخلیص بێ ئەوە خزمەکاری دین و فەقیر و هەژار بێ ئیم جاهانی ئینسان بدا بۆ خوێندن بۆ سەعیکردن بۆ لەبەرکردنی شەریعەت بۆ خۆفیداییکردن بۆ بەردەوامی مەدرسەی دینی. بە هەر مامۆسایەکی ئەبینی ئەی فەرموو فەقێ هەیە با فەقێ هەر ببێ هیچ نەبێ با بەقەدەر حەی فەقێتان هەبێ. حەی چەندێکە؟ هەژدەیە. یەکە دەیە حێکە هەشتە ئەمە هەژدە. ئیم جا فەرمی با لەمە کەمترتان نەبێ. خۆی لێرە زمانی گرانیەکە کێمە چای شیرینمان بۆ نەیە خورا لێرە خەڵک بێخەم نان و چای خوارد لەبەرەوە شێخ بە هەموو شێوەیەک ئەی فەرموو بە ئەم مەدرسە هەر بەردەوام بێ. اینجا کابرا باوەڕی هەیە بە سیحر بە جنۆکە سیحر بەعزێ پوش و پەلاش و ئاوانی نۆک و قژ و ئەمانە تێکەڵەکەن ئەڵێن وەڵا کابرا تەدبیر بوو حیاتی تیاچ و تەرکی ژن و ماڵ و مناڵی کرد کە ئەی دۆڵا سیحرەکەمان دۆزیوە. سیحرەکە چی بوو؟ ئەوە بەعزێ گژوجیا و پوش و پەلاش و نینۆک و قژ و قژەسەر و ئەمانە بوو. باشە ئەوە دروست بێت تۆ وا لێ بکە لە حیات و تێکبا. ئەی بۆ دروست نییە مووی پێغەمبەر ساسم کە ئیسەوا لەم دیارا و مەحاسینی شەریفە و بڕۆی نزیک بیتۆ لێەوە بۆ حیات و بۆ دڵ و بۆ دەروون و ئیسراحەت و بداتی. ئەوساگەن بەو پێی جەنابتان هیچێک لە زانە پەیابەرزەکانی ئەهلی تەسەوفن لە کوردستانە لە ساڵی 90ەکانە ئەو کاتێک کە بزوتنەوە دروستە بێ لە شاری هەڵەبجە بە تایبەت و دوای هەموو کوردستان ئەگرێتەوە یەکێک بووی لەو کەسانی کە زۆرترین تێکەڵایی و لەگەڵ ماوسەمەلا عوسمان بە ڕەحمەت بێ و
ماوەسە مەلا عەلی و ئەو زاناپایە بەرزانی هەڵەبجا بوو. جەنابتان ئاهلی تەسەووف بوون، بەڵام لە مزگەوتێکە کە کانگای بزوتنەوەی ئیسلامی بوو خەتیب بوون. ئەگەر باسێکی ئەو پەیوەندیان بۆ بکەیت چۆن بوو لەگەڵ ماوەسە مەلا عوسمان پەیوەندیتان چۆن بوو؟ واللهی قوربان عەرز بکەم دارێ ئەوەی ئینسان خۆی ناو بنێ شتێک اینجا ئەو شتە جیاب بێتە سەبەبی ئەوە جیاو بکاتەوە لە مسلمان جارێ ئەبێ هەمومان لە خانەی ئیسلامە بی. یعنی وەکو مەولانا خالی ئەڵێ نەخۆ ناو بنێ شێخ، نەخۆ ناو بنێ سۆفی، نەخۆ بناوم بڵێ دەروێش، خۆ ناو بنێ مسلمان. مسلمانیش المسلم أخو المسلم. مسلمان بأفرم مثل المؤمنين في توادهم وتعاطفهم وتراحمهم كمثل الجسد. يعني مسلمان همو يقلاشن. إن جاء بواسطة كلمة يكو تصوفك أجر خلق وانيت يبقى تصوف شتيكي جوازه وكو حزبك أو غلط يقشتوه. تصوف بريتية لو أو شرعك داوالي إكا ظاهري مثل عيسى عليه دزي حرامه تويج عليه حرامه الله أفرمي زنا مكة تويج عليه زنا حرامه غيبت مكة غيبت أكيد بيشو حرامه أي بوشي أزاني حرام وأي شي كي أبي للضلا واللي بي حرامك للضل تا قناعتي بيك أما حرامه وكو شوني سيك بتو بلي أما الزهري تيا ميخو إن جاتو بلي بأبي خو متا تاقيكم ونا باور هي بوك زهري تياي أهلي تصوفيش خوان والي أكن أوك بظاهري شرع بحرام كراوه خوي لي أباريزي بدلش رقي ليبي حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان. يعني هر وقت توانيو ضل واي لي بيك فسق وفجور وكفر وعصيان لبرشاو بكوي قزي لي برشيتو أو معناه أو أمشتك واي كربتو خزموكاري أو شرعه. يعني شرعك هندي اشتي حرام كردوه هندي حرم أشياء فلا تنتهكوها وفرض فرائض فلا تضيعوها وحد حدودا فلا تنتهكوها وسكت عن أشياء فلا تبحثوا عنها. خوي تعالى كبعض اشتي حرام كردوه أجر تو لي هاد وكو ظاهرا لقال حراماني تبدلش بخراب وزاني كوابوش تشي وايلي كردي آدابي طريقة وايلي كردي كوابو آدابي طريقة بخزموكاري شي أو شريعته. إذا نافرمي إن تودوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله. يعني أويل درون اشتا إخوة المحاسبة وكالة سني ليلة درونا مثلا كبر هي حسد هي عجب هي بخل هي أما نهن أي باشا شوني لابي أجر لاي نبي يعني تو شريعتي تو تنفيذنا كردون أجر لا أوشتانه والي كريكو كردن أوش لدلو هي مضغية بارشة قوشتي والدري إنسانا أجر إصلاح بو همو لا شيء بشركة إصلاح بي كشتيك ضلي في إصلاح به أو آدابه أم آدابه شونه رفاقته يكي كان رفاقته في صحبة بعربي رفاقتي إنساني صالح في غمر أفرمي إما أن يعطيك أو تبتاع منه أو تجد منه ريحا طيبة. يعني أم إنسان صالح يا أغداتي يا لي ور أجري يا هبونك يا بسرتا كوابول رفاقتي إنساني صالحه تشيوليت باش أبي پارچە گۆشتەکە چۆن باشە بێ ئەو ئادابی طریقەتە دایان ناوە بە قەلب بە دڵ زیکر بکەیت کە زیکر کردم لە ناو دڵە ئەڵڵاو کرد بێ ئەوە کەس بزانێ ڕیایی تیانە بێت چەند هەناسە بدەیت کولی جارێک لە ناو بە خەیاڵی خۆ لەفزی ئەڵڵا جەلە جەلالوه کە ئیسمی ئەعزەمی خوای تەعالایە کە هەموو نور و بەرەکەتە دنیا لەسەر بە ئەمری ئەو ڕاوەساوە كل جاري أو لفظي الله أو بركة لنا ودلتا ببيها ناسه إن جاك لنا ودلتا الله وخير أمخوانك لا شيء تواجه دقيقة حتى جار هاتو شوكا كل جاري تو الله كي أدا لقتل مخوانانا كي يدبو تشاوتو بو جوجكتو بو زمانو يترك أو نور اليدا يتر خرابناكا جابو يفرمي أجر أم بو بارشا غوشت صلاح بو همو بشكي صلاح بي جا منك لخيالي أو أبوم الرقم لمسلمان نبي وغيبتي مسلمان نكم وظلم لمسلمان نكم مسلماني مجاهد ومسلماني باش ومسلماني عالم ومسلماني ريش سبيم خوش بوي
دەیکەوابوو ئەم عەقیدەی تەسەووفە وام لێکا کێ موسڵمان بێ خۆشم بوێ کێ خراپ بێ چونکە ئەفضل الأعمال الحب في الله والبغض في الله گەورەترین شت ئەوەی ڕق لە ئینسانی خراپ بێ بەڵام ئینسانی باشش و خۆش بوێ دەی ئینجا من پەیوەندیم من لە هەڵەبجەغا وەکو کەسێکی ئەهلی تەسەووف من تەسەووف بەوە تێگەیشتوم بەوە تێ نەگەیشتوم زدی خەڵک بێ بۆوە تێ نەگەیشتوم خەڵکانێک ئەگەرێک غەڵەتی بێ پێی بڵێم کافرە بۆ تێگەشتوم من ئیسا من چاو لە شێخی بیارە خۆیەکەم شێخی بیارە کەسێک کە مەسەلا بیوتایە من مامۆسان بیوتایە من مرشیدم بیوتایە من ڕابەرم بیوتایە ئەی فەرمودەی باشە ینی تۆی شێخێکی و ئێمەی شێخێکین ئیتر لەخوا بەزیای ئەمە بوو بە دوو شێخ ئەمە بوو بە چوار شێخ ئەمە الحەمدوللا تا شێخەکە زۆرتر بێ باشترە نەیوتۆ مادەم تۆ شێخی و ئەی من شێخم لێراتە تۆ بۆ شێخبی ئەوەی نەفەرموو چونکە ئەمە دنیا هەموو کەسی حەقە وا بێ وەلی بێ ساڵح بێ خزمەکاری دین بێ ئەبێ ئینسان ئەگەر خوا نەخواستە تەفرەقە لە بەینیا بوو بڵێ چۆن بۆ وا بوو ئەمە ئەگەر محەبەت بوو بڵێ جێ خۆیەتی توی ئیسلام محەبەت دروستەکە بەڵام کەسانی هەن ئیسە لە باتیەوە محەبەت دروستکەن ئەوە تەفرەقە دروستەکەن و لە ناو مسلمانانە لەسەر شتێکی بەسیط لەسەر شتێکی کە ئیسپات بێ سونەت بێ یا سونەت نەبێ یانی مەکروه بێ یا مکروه نەبێ معلوم نییە حرام بێ یا حرام نەبێ لەسەر شتێکی ئاوا تۆ مسلمانێ ببغزێنی و کینە و پشت تێکردن و وەلاتە دابەڕ و پرشت مەکەنە یەکتر و وەلاتە باغەڵ و ڕقتان لە یەکتر نەبێ و وەکو عیبادەڵڵی ئەخوانە برای یەک بن ئەی عەبدانی خوا دەست خۆش مامۆستاجان با بێمە سەر دوای ساڵی نەوەدەکان لە دوای گەرمەی شەڕی ناوخۆ بڕیارێک دەرەچێت لەلایەن کۆمەڵێک مامۆستای ئاینی سەر بەدەسەڵاتەوە با بڵێن کە ناوی مزگەوتەکان ئەوانەی کە ناوی سەحابەکانی لەسرە بگۆڕێ بۆ نمونەیەکی لەوانە مزگەوتەکەی جەناب تێبێ بە ناوی مزگەوتی مسعەب یا مزگەوتی ئوسامی کوڕی زەید ئەمە چۆن بوو ئەوان ناوی ئوسامە بە ئوسامە بن لادن تێگەشتن یا مەسەلەن ئەیانزانی کە ئەمە سەحابەیەکە و مەسەلەن پێش 1000 ساڵ ژیاوە لەو کاتە شەڕێک بوو لە بینی دەسەڵات و لە بینی بزوتنەوەی ئیسلامی کە لە هەڵەبجە بوون اینجا تەمەن ئەوان زۆریان سند و هاتن و ئەمان شکسێکیان خوارد لە دوای ئەوە وتیان بە لەبەرەوەیان زانێ ئەم شتە لە مزگەوتەکانەوە پیا بووە هەوڵیاندا مزگەوتەکان ئەوانەی کە ناوی عەرەبیان پێوەیە بیان گۆڕن بە تایبەتی سەر مزگەوتەکەی من مەسعەبی کوڕی عومەیر کە بە ناوی سەحابەیەک و ناونراوە کە یەکەم معەلیمی مەدینە بوو کە چوو ئەوێ و نەشری ئیسلامی کرد هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو ئەوێ تەماشاکە خەڵکێکی زۆر ئامادەکراوە بۆ ئیسلام و طلع البەدویان خوێن هەتاوەکەوە جا وتیان ئەم مزگەوتی مەسعەبە ئەیکەین بە مزگەوتی ئاشتی وەڵا قوربان وازم ڕووناکی شتێکی ئەوا بوو ڕووناکی بوو تەواو کردیان بە مزگەوتی ڕووناکی قەتعەیەکیان هێنا دایان کوتا بەسەریە ئیتر مەسعەبەکەیان کردبوو بە ژێر و وەڵا ئیتر منش شەو وتم برا تەکبیرێکی ئەمە بکەن ئیتر وەڵا بۆ بەیانی نەمابوو ئیتر من چوون بۆ سلێمانی بۆ ئیشێک ئەو کەسەی کە کاتبەکە بوو لێی پرسی ئیمامی چ مزگەوتێکی وتم مەسعەبی کوڕی عومەیر تی ماشەڵڵا لەم ناوە چەند خۆشە وتم دەی خۆی سە حکومەت ئێوێ بیگۆڕێ تی بیکا بەچی وتم بیکا بە ڕووناکی تی ئەیاخوا داڕزێن ئاوەها کاتبەکەی ئەو قافتی کاتبەکەوتی ژنیش بوو خوا جزای باتۆ وتم دێ وەڵا ئیسە نیازیانە بیکەن بە ڕووناکی و کردیشیان بەڵام ڕەشەبا بردی وتی دە ئیسەیان شکر پیاوی وایە ڕەشەبابی بە ینی تێگەیشت پیاوانێ ئەوەیە لای بردووە بەڵام زمان ڕەشەبا بردی کەس نەیزانی بە توێ بن ئیسەش نەمان بینیوە ماوەسە هەر لەسەر مزگەوتەکەی خۆت هەڵەن جارێک کەسێکە نێرن بۆلات ببێتە ئیمام لە مزگەوتەکەتە بەڵام هیچ شارەزایەکی نابێ هەر قورئانە خوێنێ لە نوێژا و لە دووە سوبحانەڵای بۆ کرێ غەڵەتەکە بەزام دوای تۆ بە مەحرەمانە جوابیەکەی چی وەڵی تر بە مەحرەمانە هەروتم دەهینەوە دەست پێ بکەرەوە بسم الله الرحمن الرحیم ألف سر عين وأوزار بورزو أعوذ بيجري بي لما الفلاح يجري بسم الله ليو باش في ربي أي آخري لمزجوتك والله إنت لمزجوتك وتم خو بتاخدي خو أتواني بشي وشونيكي وصالن كيو تو خلشي على بزخ ونوارن موضوع ديني كان تي أجن بربو شونيكي هيدي معلومة واشتيكي معلومة ما صهر لجرمي شرنا وخو أو كاتيك لحلب جاء بزوتنا ويجتي للشرابن
وەبزانام جارێ لە مزگەوتەکەی خۆتەوە بانگەوازێک بە ناوی مام جەلالەوەکەی کە خەڵک کە شەڕ ڕاگرن ئەوە چۆن بوو؟ خۆی لە حەقەتە شەڕکردن و خەڵک کوشتن ئەمە یەکێکە لەو گوناحەکە بیرانە کە خوا حرامی کردو. دوایەوە لە هەموو شەڕێکە ئینسانی بێتاوانیش پێوە ئەبی. ئەوانە کە دوژمنی یەکەن سیلاح بەدەستن خۆشن و مناڵی داما و چی بکە. ئیتر وەزعەکە ئەوەنە ناڕەحەت بوو شەو ئیتر مەسەلا ئەو جەماعەتی بزوتنەوە خەریب و باریان ئەکرد و بەڵام تەقوهوڕ نەیەشت و ئەوانە ئیتر منیش و ئەو کاتە مزگەوتەکەی خۆم دوور بوو منیسە خۆم لە مزگەوتی مەسعەب ئیمامم بەڵام ئەو کاتە مزگەوتی ماوەسملا تایر مزگەوتی عومەری کوڕ خەتاب لێمان و نزیک بوو ئیتر هەڵسام چوون بە بن دیوارەکانە ڕۆشتم هەتاوەکو هاشوێنێ بوو فیلەکەم لای خامەکە هێنا لە ماڵ و دەرگاکەم پێ کردو و چووم و ئیتر مکەبەرەکەم کردو و وتم بۆ ئاگاداری بە ئەمری بەڕێز مام جەلال تەقەڕاوێ ساوە هیچ کەس بۆی نییە تەقە بکە ئیتر دووسێ بارەم کردو ئیتر وڵا شتەکە هێ من بۆ خەڵکی کەوتنە خۆیان و ئەوەی کە ئەنیازی و باری کرد و بە تاقەت ڕۆیشتن و بە سەلامەت دەرچوێت بە سەلامەت دەرەوە بەمەوە سافرسارێکی تر پرسارێکی گشتیە تەبەن کاتی خوای گەورە فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ئەمە تەبەن بۆ هەموو مسلمانانە فەرمێش بەڵام ئەگەر سیرکەی لەم ڕۆژە کۆمەڵێکی زۆر تیاری ئیسلامی هەیە هەر خەڵکە بێلایانەکەش خۆی بۆ خۆی ناوێکی هەیە کە بێلایانە مەزەبانێکی زۆر هەیە بۆ نمونە ئەحزاب هەیە پێت وایە مسلمان ئەبێت چۆن بێ بەچە هەریز نەبێ خۆی بە بڕیارەکە بمرین کەسێکی ئیسلامی و کەسێکی سۆفی و کەسێکی سەلەفی و بێلایەنێک بەتەمایە بچێتە بەهەشت بۆ لە بەهەشتا هەرە بێ بچنە یەک شوێن وەکاری ئەم تەفرەقانە بە چیە زانێ ماوەساگیان وەڵاهی وەزانم بە تێنەگەیشتنی ئەزانم یعنی ئەگەر ئینسان تۆ سەیری ئاەتی قورئان بکەیە فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ئێدە باشە بێ خۆ ئەم ئیخوەتە ئەبێ بیپارێزی ئەصلحوا بین ئەخەوەیکم واتقوا الله لعلكم ترحمون يعني ئەگەر ئەو ئیسلاحە نەبێ لە بینی برایەتیە خوا ڕەحم پێ ناکە معنایەوەی ئەو شتانە پێچەوانن کە دروست بوون پێویستیمان بەچی هەیە بە مەرجعێک هەیە مامۆسایەکی وەهامان بێ بتوانێ حەسمی مەوزوعەکە بکە بڕیار بێ ئەمە ڕاست بێ بەڵام ئیسە لە ناو ئێمەی سونیە مەرجعێکمان نییە کەسێک قەناعەتی پێ بکرێ بڵێن ئەو وتی ئیسە لەو مەزهەبەکانی ترا لەم خوارانە خۆ بڵێن سستانی وتی تا 50,000 کەسێکی سەرجادە یا یەکێکی تر لەوانە وتی بەڵام لە ئێمەی سونەوە ئەوە پێوتی حەسادەت یعنی ئینسان بەخیلیتە یەکێک من بۆ گوناحە یەکێک خزمەتێکی لە بەرچاوی ببێ خزمەتی عیلمی کردبێ خزمەتی مزگەوتی کردبێ پیاوێکی بە خزمەت بێ بەڵام من حەز نەکەم بڵێم باشە حەز نەکەم خەڵک تعریفی بکە ئەمە پێوتێ بەخیلی پێغەمبەر فەرمیوە بەخیل ئەو کەسەیە ناوی من ببرێ و سەڵاواتم لێنەدا معنای ئەوەیە بەخیلی وای کردووە لە بەعزێ کەس باوەڕێن بە پێغەمبەری خوا نەبووە سەلەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەست خۆش بێ ماوەساگیان بیستومە لە بواری شیعریش دۆستایەتی هەیە لەگەڵ شێعرە جاگەر ئامادە بێ پێم خۆشە شێعرێکی خوا لە خۆش بوو مەلا ئەحمەدی قازی پێنجوێنی کە تۆ لە ساڵەکانی هەشتاکان بەرەوسەر ئەم شێعرانەت زیاتر وەکو لایەنێکی پەروەردەییش بۆ خەڵک بەکارهێناوە ئەگەر شارێکی لەبەر سپاس دەکەم زۆریم لەبەرە ینی شعرەکانی بە تایبەتی باسی عمری ئینسانەکە کە عمری بەشەر 63 ساڵە تا 15 معلوم ئینسان مناڵە 24شی لە باقی شەوە عالەمی غەفڵەت بێهۆشی و خەوە 12شی ئێش و دەرد و نەخۆشی بێتاقەتیە و غەم و پەرۆشی ئانێکیش ئەوە پاکە لەمانە تێکەڵی دێڵی فکری ژیانە کاتێکیش ئەمین نییە کە نەمرێ یا دەردی مردن کووت و پڕ نەگرێ دنیای ئەوەن پڕ لە جەفابێ یارێکی وابێ مهر و وەفابێ حیفە ئاشنا بۆ جۆرە بگرێ شتێکی ترڵێ لیوا و دوای ئەوەی ترە فەرمێ ئینسان حەق نییە وابێ ئەو شەسیشە بێ بە 100 ساڵ بێکار و بێخەم هەمیشە خۆشحاڵ مادەم کە تاڵی فەنای لە پاشە عاقڵ هەر ئەڵێ بێ ڕەبتی باشە ئەوە دوای ئەوەش ئەو کەسانە کە شوێنی هەوا و ئارەزوواتی خۆیانەکەون لەو نەوە ماشەڵڵا شیعری باشی هەیە و وەکو عیلمیەن کردووی شەتی بە کوردیش و بە شیعریش مەسەلا ئەو کەسانە کە شوێنە هەوا و ئارەزواتەکەون وازانە ئیشێکی باشەکەن مەسەلای سە کابرا بە ناوی پێشکەوتنەوە بە ناوی هونەرەوە بە ناوی فڵانۆ بە ناوی گۆرانی و مۆسیقا و بەعزێ ڕەقس و سەما و ئەمانە
ئەمە لە خەیاڵی خۆی بۆ خۆشی هەوڵەدا بەڵام ئەم خۆشی عاقیبەتەکەی خراپە پێغەمبەر ئەفەرمێ ئەو خەیاڵەکە ئینسانی خراپ شتی حرام بە چاک ئەزانێ غەڵەتە وەکو پەپولە واجا تەشبیهی کردوین بە پەپولە بۆ ئەجا فەرمێ ئینی ئاخیزون بحجەزیکم ولكنكم تتهافتون في النار تهافت الفراش يعني كمرم گرتون بۆ ئەوە ئێوە نەکەونە گڕی پڕ بڵێسەوە کەچی ئێوە هەر پەپولە ئاسا هەڵ ئەوەرنە ناو ئاگر لە پەسا معلومە کە ئەو خۆسووتاندنە سەبەبی وەهمی غەڵەتبردنە وەها ئەزانێ ئەو ژوورە تەنیا تاریکەوەرنە هەتاوە دنیا مەیلی بەگەشتی فەزای هەتاوە هەر خۆی لێ ئەڵاویەتەوە دواوە کولی دەفعەیە ئەڵێ دووبارە نەم پێکا بەڵکو و دەرچم ئەمجارە ئەو بەسە زوانە هەروە بە ئەنقەس خۆی بەدەستی خۆی ئەکا بە قەقنەس ئینسانیش هەروە نەفسی ئارەزوو ئەبینێ و پەلاماری ئەدازوو نەفسی بەشەر نازانێ ئاخری دوایی ئەوە گڕە و بڵێسە جا ئەفەرمی تەشبیه ئەوەیە کە ئەڵێت پەپولە خۆ لە خۆڕای خۆی ناسووتێنێ بە خەیاڵی خۆی ئەم ژوورە تاریکە و دەرۆ ڕۆشنە بەڵام لە کۆ بچێ بۆم ڕۆشنایە لە کونی ئەم گری جگەرەوە ئەم چراوە ئەم جاڵێ تا خۆیە سووتێنێ جاڵێ ئینسانی ژوازانتە ئەمە باشە هەتا خۆی لێ ئەدا لە دوایەکە تەماشا کە زەرن یعنی ئەم شتانەی کە پیا ئەبن لە نەتیجەی فەساد و خراپەوە خوای تالا عەزاب ئەنێرێ بۆ ئەوە خەڵکەکە پەشیمان بێتەوە. مامۆستاگیان پرسیارەکانم تەواو بوو بەڵام چەند پرسیارێکم بۆ هاتووە هەنێکیان هەر لە ئەسلای بەرنامەکە لێ پرسیت هەنێکیشیان پرسیاری زۆرێک لە تەرفیهیان تایە یەکێکیان ئەڵێ برایەکی عەزیزی خۆمە ئەڵێ من منداڵ بووم لە هەڵەبجە ساڵی 90ەکان مامۆستا غەفوورم بینیوە ئەڵێ ماشەڵڵا ئێستا لەو کاتەی سیمای نورانیتر و جوانترە ئەڵێ هونەری ئەم ڕێک و پێکمانەوەی مامۆستا لە چیایە؟ جارێکیان پیاوێ بە حاجی ڕەحمانی سلێمانی وتبوو وتوی بەخوا ئەو ڕیشت ئەوەنە جوانە منیش حەزەکەم ڕیشی بێڵم و بەس هەچیەکەم وا جوان دەرناچێت ئێوەتوی بابەکیان ئەبێ پێنج فەردە دەستنوێش بگری و ئەبێ شەو نوێش بکەیت و ئەستەغفیرڵڵا زۆر بکەیت و ئینجا لەخوا پاڕی تۆ دەست بە دوعا و دەست بێنی بە ڕیشتا و ئینجا جوانەبی حکمەتەکەی عیبادەتکردنە وەڵا ئەستەغفیرڵڵا ئەو عیبادەتەیشمان نییە وەڵامی دێ خوای گەورە سەربەرزوکە مامۆستا گیان برایەکی تر پرسیاری لێ کردووە مەڵێ پەیوەندی جەنابی مامۆستا سەید غەفوور لەگەڵ مامۆستا عەلی باپیرە هیچ دۆستایەتیەکیان هەیە پەیوەندیان چۆنە؟ مامۆستا عەلی باپیر کە ماوەیە لە هەڵەبجا بووە منیش لە هەڵەبجا بووم من فەقێ بووم لە خزمەتی ئەو مامۆستا بەڕێزانەوە مامۆستا مەلا عوسمان و ئەوانەوە دوایەوە ئەوش عەلاقەی بوو لەگەڵ ئەوانە بە یەک و ئەژیان ئیترێ جا من پیاوە پرسیاری لێ کردم خۆی بە سۆفی ئەزانی بەڵام سۆفیکی عەوام تەبعاً نەک سۆفیکی خوێنەواری و ئاوا مەرحەبایی کردم و وتی کورە بڕۆ چووی بۆ تەعزیەی مەلا عوسمان وتم ئەم قسەکە ئەیکەی لە دەرونی خۆتۆیە یا لە ژووری خۆتۆ وەرۆگرتووە بڵێن لە ڕێگەی ڕۆحیانەتی ئەولیا و پیاغەمبەر و ئەمانەوە وەرۆگرتووە کە من ئیشی خراپم کردووە یا هەر لە دەرونی خۆتۆیە وتی وەڵا هەر لە خۆم وەیە وتم دەی مەعقولە ئینسانێک لە خزمەت پیاوێکا چەند ساڵ بخوێنێ و دراوسێی بێ و مامۆسای بێ و ڕیشسپی بێ و ئەهلی شوێنێ بن و یعنی بمرێ نەچی بۆ تەعزیەکەی ئەمە هیچ عەقڵی ئەمە وەرەگرێ یعنی تۆ بەچوونی تەعزیەک بۆ مەرحەبایی یەکێک ئەمە ئەەکەی بە سۆفێتی وەڵا برا سۆفێتی ئەوە نییە سۆفێتی ئەبێت دڵ و دەروون و ئەوەنە گەورە بێجێ هەموو کەسێکی تابێت بە تایبەتی ئەگەر کەسێک خۆی لێ بڕابێ بۆ زەحمەت جارێکی مامۆستا عەلی باپیر لە مزگەوتی مەسعەب و هاوبۆیە منیش لەوێ بووم وتم برا ئەوان هەیە ئەهلی تەقوایە هەیە خەڵکمان کا بۆ تەقوا فەرقیان هەیە قسەکەی پێ معقول بوو یانی شتەکە ئەوایە چۆن کەسانێت تۆ لێ بڕێ بەس چییە هیچ کەس بێ عیب نییە بەڵام کە عیبی یەکێک و شک برد حەق نییە بە لە ڕێگەی تەلەڤیزیۆن و لە ڕێگەی کەناڵ و مجادلە و مناقەش و دۆست و دوژمن پێی بزانێ من بچێتە لای من ئیسا ئەو بەنیهێنیشتی بە من و تۆ بۆ واقعی منیش وشتم بەو بوو تۆ مەسەلا بۆەوە دەستخۆشە مامۆستاگیان کۆتا قسە و کۆتا پەیام لە جەناب تۆ وەریگرم پێم خۆشە جۆرێک لە وەسیەت کۆتا قسەی تۆ لە بەرنامەی ڕازی تەمەنەوە بۆ بینەرانی ئێمە و بۆ ئەو کەسانی کە گویان لێتە شتێک پەیامێکمان ئەرسیت. وەڵاهی من ئەڵێم وەکو پێشینان و تویانە ئینسان دایمە
مردنی لە خەیاڵا بێ ئاگادار بێ کە خوایەکی هەیە محاسبەی ئەکا کە خەڵقی کردووە خوایەکی ئەرحەم الراحیمینە داوای تۆبە ئەکا داوای گەڕانەوە ئەکا لە گوناح ئینسان وریا بێ دڵی خەڵق نێشێنێ چونکە دڵی یەکێ بێشێنی لەوانەیە وەلی خوا بێ خوای عەلانی حەرب لەگەڵاکە دڵێشانی خەڵک زۆر خەتەرە يعني تو مسلمان بتشاوي سوق سيركي كفى بالمرء اسما ان يحقر اخاه المسلم يعني ان يحقر اخاه المسلم يعني لو تاوانترني بتشاوي سوق سيري خلقي بكي لو تاوانترني تكبر واوليبكا خلق بهيج نزاني من الله انسان متواضع ببرامبر مسلمان خواف من رحماء بينهم اشداء على الكفار رحماء بينهم اجر تو شديدي واجر بقوتي وبهيزي برامبر كساني بهيز بك إعلاني كفري كردوه كبأشكراد وجمناتي إسلامك بل لقل مسلمان ولقل أهل قبلة وأهل دزنيجة وأهل الرجوع وأهل حج وزكاة وتوبلي بتي ببيتشي حتى لما سأليك أجيري كيتو أنا والله كافر مكري كواو تكفير بوالين بشون خلق أقري بشكم نقطة بدوز بكافريكي بل مسلمانيش بشون نقطة أقري كافر بيرد وسلم دەست خۆش بە مامۆستا گیان حەزیەتم دایخوای گەورە پاداشتی کێر و باتە سەلامەت دنیا منیش مەمنووی تۆم بەم تەمەنەوە ئەوە ئەم وعیە باشە و هەیە الحەمدوللا ئەم فەهمە ئیسلامیە جوانە و هەیە کە حەزەکەی خەڵک ئەوە دۆستی یەک بن برای یەک بن اینجا حەزەکەی مەسەلا پەیوەندی عەلاقە بەسی لەگەڵ ئەو کەسانە کە تەمەنێکیان لەم ڕێگا بەسەر بردووە ئیتر ئێمەمانانیش خۆیتر نەبێتەوەمان کردوێ بەڵام سفيان عيينة برسيوتيان كي محتاج علم فرمي أعلمهم كي زور عالم بي أو حق محتاج علم چونك أجر زليبك عالمة توشي زلا أبي لبرو إنسان أجر علمي شي بيه هول با زياتر وزياتر شيبك زاوت ما سجن علم وزانست و پیاگی کمالایتی جناب تان جگه شنازی با این مبارزی های گوره موفق ان شاء الله زور سپاس زور سپاس دکم این رانی برز و خوشویستی کانال اسمانی پیام بم جراتی نکوتای القیم جاری برنامه کمان لگل زانای پیابرزی شاری علبجو وریمی کردستان برز مامۆستا غەفور تا دیداری داهاتوومان لەگەڵ کەسایەتێکی تری شارەکانی هەرێمی کوردستان بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ